توانەکەتان خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بە ئێوەی ئالیشا دەبینەوە و لە ڕۆژێکی گەنیگەری وەک ئەمڕۆدا بە پێویستی دەزانین کە ئەم ئاهەنگە فەنجیلانە بە بۆنەی کردنەوەی دەرگاکە قوتابخانەرەکە پێویستە ئەو یاسا و تایبەتمەندیانەی قوتابخانە بپارێزن. Happy Academic Year of Vacation of the New Year. Leçon do Kutabkhana. Level Ahmad Holiye. The first things when class procedures like things that